ڕاپەڕین وەرسەرخانێکی گەورە و مێژووی بوو لە بزاوی ڕزگاری خوازانی گەلی کورد لە پێناو ئازادی و سەرفرازیدا. هەشتیادار واتە 3 ڕۆژ دوای دەستپێکردنی ڕاپەڕین لە ڕانی دەواازی ڕاپەڕینەوە گەڵکۆی ڕاپەڕینە مەزنەکە یاداری ساڵی 91 قەزای چەمچەماڵیشی گرتەوە. لە ڕاپەڕین و ڕزگاکردنی چەمچەماڵدا ئەگەر سیێزی پێشمەرگە و ڕێخستنەکانی یەکێتی ڕۆڵی گەوریان جێڕا، بەڵام جەماوەریە و شارە قارەمانەش شان بەشانی پێشمەرگە و ڕێخستنەکانی یەکێتی ڕوبەڕووی دام و دەستگاکانی بەعز بوونەوە و شارەکەیان لە دێوەزمەی بەعز ڕزگار کرد. سەرکەوتنی ڕاپەڕینی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە چەمچەماڵ لە ڕۆژی هەشتیاداری ساڵی 91 ئەو دەمە دوو کاریگەری گەورەی بینی. یەکەمیان ڕێگەی بە ڕژێمی بەعس نەدا کە هێز ڕەوانی سلێمانی بکاتەوە بۆ سەرکوتکردنی ڕاپەڕینەکە و دووەمیش ڕزگارکردنی چەمچەماڵ بۆ هەوێنی ئازادکردنی شاری کەرکووکی قودسی کوردستانیش کە هەورەی بەعسیەکانی لە کەرکوو ڕووخاند. عومەر غەریب، کورسات نیوز، چەمچەماڵ.